بینەرانی ئازیزی بەرنامەی چاوپێکەوتن ئەم کاتتان باش. چاوپێکەوتنی ئەم جارەمان تایبەتە بە ڕەوش و بارودۆخی ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا. لەم چاوپێکەوتنەماندا لەگەڵ کاکشوان داودی جێگیری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان باس لە بواری ڕۆژنامەگەری دەکەین و تیشک دەخەینە سەر کارەکانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و مەسەلەی ئیمتیازاتی ڕۆژنامەنووسانی کوردستان. هاوکات گفتوگۆ دەربارەی کۆمەڵەی ڕۆژنامەنووسانی کوردستان دەکەین کە کۆمەڵەیەکی نوێیە و لەلایەن ژمارەیەک ڕۆژنامەنووسی سربەخۆوە ڕاگەیەندراوە. کۆتاتەوەری بەرنامەی چاوپێکەوتنی ئەم جارەشمان تایبەت کردووە بە دوایین کۆنگرەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. کاک شۆنگیان بەخێر بیت. لەو پرسیارەوە دەست پێ یەکەم دوای هەفتەی شوبات بواری ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا لێوان لێو بوو لە توندوتیژی و لێدان و دەستگیرکردن و سوتان و تاڵانکردن. دەمەوێت ڕای تۆ بزانم لەسەر ڕەوشی ڕۆژنامەنووسی لەم ڕۆی هەرێمی کوردستاندا. سەرەتا سوپاسانەکەم من پێم وایە لە دوای ساڵی 91ەوە لە دوای ڕاپەڕی 91ەوە ڕۆژنامەگەری کوردی بە عەمەلی چووە بواری کارەوە چووە بواری کاری ڕۆژنامەوانیەوە بە چەند قۆناغێکی جارجیادا تێپەڕ بووە و ئەم قۆناغانە هەوراز و نشێوی بەخۆیەوە بینیوە. ئێمە گەر ئەمڕۆ سیر واقعی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەین ڕۆژنامەگەری کوردی بە شێوەیەکی زۆر بەرچاو گەشەی کردووە و لە پێشکەوتنی بەردەوامدایە و پێشتر ئێمە ڕۆژنامەیەکی ڕۆژانەمان نەبوو پێشنەوەت و یەک ئیسە چەندین ڕۆژنامەی ڕۆژانە چەندین کەناڵی لۆکاڵی ڕادیۆیی و تەلەڤیزیۆنی و نزیکەی 20 کەناڵی ئاسمانی کوردی هەیە. ئەمە لەشکرێک لە ڕۆژنامەنووسانی لە کوردستانە دروست کردووە. یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئێمە لە بواری ڕۆژنامەگەری کوردیە چونکە تەمەنی پیشەکە تەمەنی هەموو پیشەکەی ئێمە لە ڕۆژنامەوانیە 20 ساڵە 20 ساڵش بۆ بواری ڕۆژنامەگەری و تەجروبەی ڕۆژنامەگەری تەمەنێکی زۆر کورتە. یەکێک لە کێشە و گرفتەکانی ئێمە خەڵکێکی زۆر لە ناو ئەم دەریا گەورەیەی ڕۆژنامەوانیدا کارەکەن کە ئەتوانم بڵێم لە سەتا دەی ئەو خەڵکانی لەم بوارەدا کار دەکەن خەڵکی پرۆفشناڵ و خەڵکی میدیاکار و خەڵکی ڕۆژنامەوانی محتەرف نین. ینی زیاتر خەڵکێکی هاوین و خەڵکێکن وەکو هینێک تەعاملی لەگەڵاکە نەک وەکو پیشەیەک و ئێمە هەستاوین بە کۆمەڵێ قانون و بە کۆمەڵێ عورفمان لە ناو پیشەکەدا نەهێشتووە چکە پیشە کە ئەبێتە پیشە کۆمەڵێ زەوابەتی خۆی هەیە. ئەم زەوابەتانش ئەبێ بە قانون ڕێک بخرێ. مەسەل کێ مەرجی ئەوەی هەیە ئەم کارە بکە. بۆ نمونە مەسەرەن سندیکای پارێزەران یان میهنەی پارێزەرێتی کەسێک کە بڕوانامەی نەبێ ناتوانێت ممارەسەی ئەو پیشەیە بکات. مەسەرەن دوور نەڕۆین چێشتخانەیەک یان سەرتاشێک کە ئەمە پیشەیە کۆمەڵێ مەرجی تیان نەبێ و ئیجازەی سەحی نەبێ ناتوانێت ممارەسەی ئەو پیشەیە بکات. لەبەرەوە تەماسی لەگەڵ خەڵکە هەیە. ڕۆژنامەوانیش پیشەیەکی زۆر هەستیارە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەیە بە دوور لە زەوابەتی پیشەیی کاری پێەکەین. ئەم قسەیەشم بۆ دەستگایەکیە لایەنێکە شتێکی معەن نییە سەرجەم لایەن و کەناڵەکان ئەو گرفتەمان هەیە گرفتی بێزەوابەتی پیشەیی. بڵێ دێنە سەرباسی ئەوەش بۆچی لە هەرێمی کوردستاندا تا ئێستا کاری ڕۆژنامەنووسی وەکو پیشە سیر ناکرێت. ڕۆژنامەنووسانی سربەخۆ لە هەرێمی کوردستان ڕایان وایە لە هەرێمی کوردستاندا شتێک نییە بە ناوی ئازادی ڕادەربڕینەوە. ئەوان دەڵێن ئەوە ڕێگات پێدەدەن کە ڕای خۆت دەربڕی، ڕێگات پێدەن کە ئازادانە بنووسی، بەڵام دواتر باجەکەی دەدەیت. من پێم وان نییە مەسەرەن ئەوە ینی زەربکردنی هەموو ئەزمونونەکەیە بە سفر. من پێم وایە میدیای کوردی ئەو من لەگەڵ ئەو کەلیمەیە نیم کە تۆ باس سربەخۆەکەی من پێم وانە هیچ کەناڵێکی ڕاگەیاندن هەبێ سربەخۆ بێت چونکە کە هەموو کەناڵێکی ڕاگەیاندن گەیاندنی پەیامێکی لە پشتا ئەو پەیامە ینی ئەو کەناڵە سەر بەو پەیامەیە
لە ڕووی سەربەخۆیەوە بڕووی مەبەستی من ئەوە بوو سەر بەلایەنێکی دیاریکراون سەر بەلایانی دیاریکراونە من سەر بە ئایدایەکە لێ بڵێ کە تۆ باسی سەربەخۆ بوونەکەی من پێم وانە لە هەموو دنیاە هیچ کەسێک سەربەخۆبی هیچ کەسێکش نییە لە خۆڕا بێت کەناڵێکی ڕاگەیاندن ڕۆژنامەیەک دەربکە هیچ پەیامێکی نەبێ من پێم وایە ئەگەر بێ پەیام بێ یعنی دەرنەکردنی باشترە ئەو پەیامەش حتمما ئاراستەیەکی فکری ئاراستەیەکی ئایدایی لە پشتەوەی ئەوێ ئامانجێکی هەیە ئەگەر ئامانجی نەبێت ینی تۆ سەر بە گەیاندنی ئامانجێک ینی سەربەخۆ نیت و باس لە ڕۆژنامەنووسی سەربەخۆکرێت من پێم وایە ڕۆژنامەنووسێکی هاوڵاتی سەربەخۆ نییە سەر بە هاوڵاتیە هاوڵاتی سەربەکیەیە ئەوە خوازانێ ڕۆژنامەنووسێک لە کەناڵی نالیا ئیشەکات سەر بە تەلەڤزیۆنی نالیایە تەلەڤزیۆنی نالیا سەر بە کۆمپانیای نالیایە کۆمپانیای نالیا خاوەنەکەی شاسوارە شاسوار سەر بەکێەوە خوازانێ مەسەر کۆمەڵی حسابات هەیە لە بوارەکە یعنی تۆ دەی دابەشی ڕۆژنامەنووسان لەم وڵاتی ئێمە دابەشی سەر بەخۆ سەرمێکم پێم وایە هەمومان لەم وڵاتی ئەوانەی کار لە بوارەکەکەن میدیاکارن ئەم میدیاکارتە هەموو کەناڵەکان ئەتوانین بڵێن بە کەناڵە حزبیەکانەوە بە حکوومیەکانەوە بەشو بە حزبیەکانەوە بە سێبەرەکانەوە بە ئەهلیەکانەوە مناڵم سەر بەخۆڵم ئەهلی چکە خاوەنی هەیە بە خاوەنی هەیە سەر بە کەسێکە بە ئەهلیەکانەوە ئەتوانین ناوی بنێن ئەهلی بەس ناتوانین ناوی بنێن سەر بەخۆ بەوانەی کۆمپانیەکانەوە بە هەموویەوە بە تێکڕا ئەزمموی میدیای کوردیە بە باش و بە خراپیەوە ئەزمموی میدیای کوردیە هەمووشی یەکتری تەواوەکات مەسەر میدیایە کە هاتۆتەکایەوە میدیایەکی پێشتر نەیتوانیوە کۆمەڵێ پەیام بگەێنێ و کۆمەڵێ بۆشایی پڕکاتەوە بۆ متەلقی کورد بۆ وەرگری کورد کەناڵێکی تر هاتووە ئەو بۆشایە پڕ بکاتەوە لە کۆی گشتیا ئێمە هەمومان تەواوکەری ئەزمموونێکین کە پێی ئەوترێ ئەزمموی میدیای کوردی ئەوانەشی کار ئەەکەن لە مەجالەکەیە هەمووی ڕۆژنامەنووس ئەوانەی کار لەو مەجاالەیەکەن هەمووی جۆرێک لە جۆرەکان سیفەتی ڕۆژنامەنووسی ئەخرێتە پاڵی ئەو جا بێن قسە لەسەر تەسنیفی سفتەکە بکەن ئایا ئەو ڕۆژنامەنووسی مەشقکارە ئایا ئەو ڕۆژنامەنووسی بەشدارە ئایا ئەو ڕۆژنامەنووسی کارایە ئەبێ قسە لەو حاڵەتانە بکەین تێنە سەر ئەوەی نەڕاتە سندیکاوە پێ بڵێن ڕۆژنامەنووسی سەربەخۆەوەی لە سندیکادا پێ بڵێن ڕۆژنامەنووسی هێن ئەو تعریفەش تعریفێکی هەڵەیە چونکە ئێمە قانونێکمان هەیە لە هەرێمی کوردستان ئەو یاسای ژمارە 35 بۆ ڕێخستنیکاری ڕۆژنامەگەری لە کوردستانە کە هەموو دام و دەستگاکانی ڕۆژنامەنووسیەکانی ئەم وڵاتە لەسەری کۆک بووینە لە چەند خاڵێکا کۆک نەبووین لەسەری داوامان کرد لە پەرلەمان ڕەت کرایەوە سەرۆکی هەرێم ڕەتی کردو دوای گەڕانەوە پەردام تعدیل کرا هەمومان ڕازی بووین بە تعدیلەکە لەو یاسایە پەیوەست بوون بە ئەندامێتی سندیکاوە ئارەزوومەندانەیە خەڵکێکەیە ئارەزووی خۆیەتی ئەندام بێ لە سندیکا یا ئەندام نەبێ لە سندیکا ئەوە نابێتە ئەوەی ئەو ڕۆژنامەنووسی ئەنتیمای بۆ سندیکا هەبێ ئەوتر ئەوە سربەخۆنیە ئەوەی لە دەرەوەی سندیکا بێ ئەوە سربەخۆ ئەمە جۆرێکە لە تێکەڵکردن خەڵکێک پیا بوون ئەیانەوێ مەسەرن هەموو شتێک ڕەتکەنەوە هەموو شتێک بیانەوێ قەناعەت بە خەڵ بکەن کە ئەو تەواوە لەبەرەوە ئەنتیمای بوون کاکە تو ئازادی ئینتیمات هەبێ بۆ سندیکایەکیانە بێت لە ناو ڕۆژنامە حزبیەکان و کەناڵە حزبیەکانە سەدان ڕۆژنامەنووس هەن ئینتیمایان نییە بۆ سندیکان لە ناو کەناڵە ئەهلیەکانش کە کەناڵە ئەهلیەکان کە من دایان ڕۆژنامەنووس هەیە ئینتیمایان بۆ سندیکا هەیە ئەمە ناکری ئێمە بکەینە حاڵەتێکە تۆکو ڕۆژنامە من ئێمە لە سندیکا وەکو پیشە تعامل لەگەڵ ئەو خەڵکانەیەکەین قانونێکەیە پێوترێ یاسای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەم یاسایە لە ساڵی 98 دەرچووە و لە ساڵی 2004 تعدیل کراوە کۆمەڵێ بنەمای تایە بۆ ئەندام وەرگرتن بەگوێرەی ئەم قانونەکە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە مامەڵە لەگەڵ وەرگرتن و وەرنەگرت ناکەین و یاسای ژمارە 35 ئەو حەقا بە ڕۆژنامەنووس ئەدات ئەو حەق بە ڕۆژنامەنووس ئەدات کە ئەنتیمای هەبێ یا ئەنتیمای نەبێ کاکشوان مەبەستی تۆ لەم قسانە ئەوەیە کە سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن و میدیا بە نووسرا و خوێنرا و بینراوە لەگەڵ ئەو کەناڵانەی کە ناویان لە خۆیان ناوە سەربەخۆ لەگەڵ ئەهلی سەربەخۆ و ئەهلی من دوو پاتی یەکەمەوە سەربەخۆ و ئەهلی ئایا مەبەستی تۆ ئەوەیە کە هیچ کەناڵێک نییە کە سەر بە کەسێک بێت کە بیەوێ خزمەت بە بواری ڕاگەیاندن بکە بەبێ ئەوەی بارگاوی بێت بە حزبێک بە لایەنێک بە ئایدیایەک بە فکرەیەکی
دیاریکراوی سیاسی؟ من پێت قەناعاتێکم سێ لە بواری گرنگی کۆمەلگا هەیە ئەم سێ بوارە پەیوەستن بە یەکەوە. بەڵێ. بواری سیاست، بواری سەرمایە، بواری ڕاگەیاندن. ئەم سیانە پەیوەستن بە یەکەوە و بە شێوەیەک لە شێوەیەکان هەرسێکیان لە هەموو کایەکانەوە تێکەڵ بە یەکترە بنەوە. بەڵێ. ئەگەر کەناڵێکی ڕاگەیاندن ئایدایەکی سیاسی و بۆچوونێکی سیاسی و ئینێکی لە پشت نەبێت هێزێکی سیاسی ناتوانێت ئەو پەیامی خۆی بگەنێ ئەو هێزە سیاسیە ئەگەر کەناڵێکی بازرگانی و کەناڵێکی سەرمایە گوزاری و کەناڵێکی پارە پەیداکردنی بەدەستەوە نەبێت ناتوانێت نە سیاسەتەکەی بکات نە ڕاگەیاندنەکە بکات. ئەمە لەگەڵ یەکە ئاڵوگۆڕی بکەینەوە هەمویان تێکەڵ یەک ئەبنەوە چی بواری ڕاگەیاندن چی سیاستکردن چی بازرگانیکردن لەم وڵاتەیە بۆچی هەمووشی ئەمڕۆ هەم بازرگانیکردنەکە و سەرمایە گوزارەکە هەم ڕاگەیاندنەکە پەیوەست بوونە بە سیاستە و بە جۆرێک لە جۆرەکاندا بڕاو نین لە سیاست هەمووشیان لەم وڵاتەیە سیاستەکەن لە پاڵ سیاستەکە بازرگانیەکەن لە پاڵ بازرگانیکردنەکە ڕاگەیاندنەکە. بەڵێ کاکشۆن لە ماوەی ڕابردوودا هێرش کراوەتە سەر ژمارەیەک ڕۆژنامەنووس و ژمارەیەکیش دەستگیر کراوە و پێشێلکاری زۆر گەورەش نمونەی سوتاندنی کەناڵی نالیا و ڕادووی دەنگ لە گەرمیان ئەنجام درراوە. بەڵام ئەنجامدەرانی ئەم تاوانانە گەر بتوانین ناویان بنین تاوان تا ئێستا نادیارن و بە دادگا نەگەێنراون. ئەمە هۆکەی چییە؟ لایەنێکی تری پرسیارەکەم ئەوەیە ئایا ئێوەش کەم تەرخەم نین لە بەدواداچوون بۆ ئەم حاڵەتانە و فشار دروستکردن لەسەر حکوومەت بۆ ئەوەی تاوان باران بە دادگا بگەن؟ کاکە یادگار بن پرسیارەکە زۆر جوانە. مەسلەی تۆ ڕێکخراوێکی پیشەیی مەدەنیت. بەڵێ. ڕێکخراوی پیشەیی مەدەنی لە دنیاە کارەکانی لە چەند شێوازێکی مەدەنیە دەرەبڕێ. یەک لە ئیدانەکردن، دوو لە تۆمارکردن، سێ لە بڵاوکردنەوە و کارکردن لەسەری. بەڵێ. کە هیچ ڕێکخراوێکی مەدەنی دنیامان نەبینیوە بڕوات بەهێز فشار دروستکە بۆ یەکلاکردنەوەی کێشەیەکی مەسەل گەورەترین ڕێکخراو بۆ مافەکانی مرۆڤ و ئازادەکان لە دنیای ئەمنستی ئەنتەرناسیۆنالە لە بەیاننامە و تۆمارکردنی پێشێلکاریەکان زیاتر هیچ شتێکی نییە. فشارەکانی لە ڕێگەی بەیاننامە و ئیدانەکردن و تۆمارکردنەوەیە. ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە دوای کۆنگرەی دوو لیژنەیەکمان پێکێنا بە ناوی لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەنووسی و مافی ڕۆژنامەنووسان ئەم لیژنەیە 6 مانگ جارێک راپۆرتێکی هەیە زۆربەی زۆری ئەو راپۆرتانەی کە گەیشتۆتە ئێمە تۆمار کراوە لەو راپۆرتانەیە و تا ئێستا 7 راپۆرتی بڵاو کردوتەوە هەموو راپۆرتەکانش بەنامەی ڕسمی دراوەتە سەرۆکایەتی هەرێم دراوەتە پەرلەمانی کوردستان دراوەتە حکوومەتی کوردستان دراوەتە وزارەتی ناوکۆ لەگەڵ ئەوەی دراوەتە فیدراسیۆنی جیهانی ڕۆژنامەنووسان FIJ لەگەڵ ئەوەیە بەردەوام حوڵی ئەوەمان داوە بە دوواداچوونی بۆ بکەین بەنامەی تایبەت مەسە سەرۆکایەتی هەرێممان ئاگادار کردوتەوە وزارەتی ناوخۆمان ئاگادار کردوتەوە بەداخەوە جارێکی تڕێن بەداخەوە لایەنە تەنفیزیەکان کەم تەرخەمن لە بەدەم داواکاریەکانتانەوە بەدەنگ داواکاریەکانەوە نهاتوون تا ئێستا پۆلیسێک سزا نەدراوە لەسەر ئەوەی کە دەست درێژی کردی بێتە سەر ڕۆژنامەنووسێک وزارەتی ناوخۆ حوڵیدا بە دوواداچن بکە لیژنەیەکی دەرکرد بۆ ئەو مەبەستە ئێمە وەکو سندیکا هاوکاریەکی زۆری ئەو لیژنەیەمان کرد تاوەکو بە نەتیجەیەک دەرچین بەداخەوە ئەو لیژنەیەش بە هیچ ئەنجامێکەوە دەرنەچوو. کارەکانی ئێمە لەسەر ئەوە بەردەوامین چاودێری ڕەوشەکە ئەەکەین خروقاتەکان تۆمارەکەین بە دەنگی کێشەی ڕۆژنامەنووسەکانەوە ئەچین ئیدانشی ئەەکەین و بە دووەداچوونشی بۆکەین لەوە زیاتر کاری مەدەنی ناتوانێت کە من پرسیارێک لە بەڕێز دەکەم. ڕۆژنامەنووسانی کوردستان تۆ ناتوانانی داوای مانگرتنیان لێ بکەی مەسەل داوای ئەوە بکەی چکە تۆ نزیکەی 800 کەناڵی
پەخش و بڵاوکردنت هەیە لە وڵات هەیە کە داواکەی ئەم هەشتا منەوەعە ئایدیایان منەوە حزبیان جیایە بۆچوونیان جیایە سیاستیان جیایە کە داواکەی چوار کەس التزامت پێوەکە حوسەتی التزامت پێوە ناکە یعنی تۆ هیچ کاریگەریەکت نەبووە مەسەل بەیانی ئەو کۆمەڵەیە کە باس کرد ئاماژت پێی کرد قەناعەتم نییە بە هەرسێکیانەوە بتوانن بڕیار بدەن مانگێک پەخشەکانیان ڕابگرن چکۆ لەبەرەوە ڕاکانیان جیاوازە لەو بوارەیە ڕێی جیاوازی تایە تەن تۆ لە ڕێکخراوێکی ئاوا پیشەیە گەورەیە کە نزیکەی 5,000 ئەندامت هەبێ بە ئایدیا جیاو بە کەناڵی جیان نزیکەی 800 کەناڵت هەبێ لەوە زیاتر لە کارە پیشەی و مەدەنیەکانی ڕێکخراوەی زیاتر هیچ کارێکی تر ناکەوە لە بەڵام ئەمە تاکەی بەردەوامە ئەگەر هەرگوێتان لێ نەگیرێ ئێوە هەر بە مەدەنیانە بەردەوام هەر چەندە سندیکای ڕۆژنامەنووسان کاری بۆ شێوازی ترش بردووە لەوانە چەند جارێک اعتصامشی کردووە لە بەردەم بارەگاکانی خۆیان اعتصامی ڕاگردووە و بەشداری خۆپیشاندنەکانشی کردووە و پاڵپشتی داخوازی سەرجەم ڕۆژنامەنووسانش بووە یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە تا ئیساکە سەرجەم میدیاکاران لە وڵاتە وەکو پیشە تەعاملیان لەگەڵ ڕۆژنامەنووسانە نەکردووە ئێستش ئەو کۆمەڵەیەکەدا ئەمەزرێ نەیتوانیوە تعریفێکی خۆی بکات نەیتوانیوە بەرنمێکی وا تەرکە لە حاڵەتێک ئەگەر توانیشی بکات لە ناو 600 کەناڵە ڕاگررتنی 3 کەناڵ و 4 کەناڵیان مزاهرەکردن 5 کەناڵ پێکەوە بیکەن هیچ شتێک لە وەزعکەن هیچ فشارێک دروست ناکات. بەڵێ کاکشوان تۆ باست لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 تایبەت بە ڕێخستنی کاری ڕۆژنامەگەری کرد لە هەرێمی کوردستاندا بەڵام بەرپرسانی ئەم هەرێمە لە کاتی تۆمارکردنی سکاڵادا لە بری یاسای ڕۆژنامەگەری پەنا بۆ یاسای سزادانی عێراق دەبن ئەوە کاری ئەمە چییە؟ یەکێک لە کێشەکان ئەوەیە مەسەرەن یەکەم کەس کە زەریبەی ئەو مامەڵەیەدا بەندە بوو هەفتەیەک لە دوای تەزدیقکردنی قانونەکە لایەن دادگایکردنی سلێمانیەوە بن بە مادەی بۆ مادەیە حکومدرام کە لە قانونی عقوباتی عێراقیە هەیە دواتر دوای 13 ڕۆژمانەوەم لە سرجەن حکومەکە لەلایەن محکەمەی تەمیزەوە هەڵوەشێنراوە یەکێک لەوە التیزامکردن و نەکردنی دادوەرەکانە بە یاساکەوە بۆ ئەمە بەستە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان وەرکشۆپێ جەلسەیەکی تایبەتمان لەگەڵ ئەنجومەنی دادوەری کوردستانە کرد بە ئامادەبوونی سەرۆکی ئەنجومەنی دادوەری و سەرۆکی سەرجەم دادگاکانی کوردستان کە تایدا پێداگریمان لەسەر ئەوە کرد کە کۆمەڵی خاڵ هەیە بێ دادگاکان ڕەچاوی بکەن یاسا جێبەجێ بکەن یەکێک لەوانە جێبەجێکردنی ئەو یاسایە و یەکێک لە خاڵەکان تر سەردەمێک دادگاکان فێر ببوون ڕۆژنامەنووسیان کە بانگە کرد بۆ دادگا ڕۆژانی پێنجشەمە بوو لە کۆتایی دەوامە تەوقیفیان ئەکرد بۆ ئەوەی پێنجشەمە و ژەمە لە سژنا بمێنێتەوە. ئەمە خۆی جۆرێک بوو لە مخالەفەوە توانیمان لەگەڵ ئەنجومەنی دادوەریە مزەکەرەیەک لەو بارەیەوە ئیمزا بکەین و ئەو شتانە نەیەڵین. حاڵەتێکی تر ناوشیاری یاساییە لەلایەن چی کەرتەکانی پۆلیسی دامرزگاکانی دادوەری و چی لایەنی بەرامبەریش خۆمان لە ناوخودی ڕۆژنامەنووسانیشدا جۆرێک لە ناوشیاری یاسایی هەیە بەرامبەر بە ئەرک و مافەکانمان کە یاسا پێبەخشیوین تا ڕادەیەک زۆربەی زۆری ڕۆژنامەنووسانی کوردستان توانم بڵێم ناتوانێت بزانێت یاسا چەندی مافی پێبەخشیوە ئێمە لە یاسایە کۆمەڵی مافی زۆر باشمان پێبەخشراوە بەڵام نازانین پێی نازانین وەکو ڕۆژنامەنووسان چۆن ئەو یاسایە لە بەرژەوەندی خۆمان بەکاربێنین زۆر جار مەسەرەن لە دادگایەک بانگەکرێن بۆ ئیفادە وەرگرتن ینی دادگا حەقێکی طبیعیە هەموو کەسێک بڕاتە دادگا و کێشەیەکی لەگەڵ هەر ڕۆژنامەنووسێکە هەبێ کێشەکە باتە دادگا ئێمە جارێ یەکەم جاردین ئەمە ئەکەینە کەیس گەورەی ئەەکەینەوە ینی بە جەریمەی ئەزانین بڕۆینە بەردەم دادگا یعنی یەکێک لە حاڵەتەکانەوەی ڕۆژنامەنووسان چکە ئێمە بەدەرنین لە کایەکانی تری مجتەما و بەدەرنین لە هەڵا یاساش بوو ئەوەیە کە ڕێگریمان لە بەردەم بکە هەڵە نەکەین ئێمە ناکرێ
ڕێگر بین لەوەی بچینە بەردەم یاسا زۆر جار لە کەناڵەکانەوە گەورەیەکەینەوە ڕۆژانە سەدان کەس بانگێتە بەردەم یاسا ناکرێتە هەواڵ بەڵام ڕۆژنامە نووسێک بانگەکرێتە بەردەم دادگا هەموو کەناڵەکان وەکو هەواڵ بڵاوێکەنەوە ینی شتێکی زۆر گەورە ڕوویداوە لە کاتێکە حاڵەتێکی زۆر تەبیعیە کەیسێکی زۆر تەبیعی وەکو هەموو کەیسەکانی تر ئەوەی ناتەبیعیە مەسەر ڕۆژنامە نووسەکە بەدەنگ داواکارێکی دادگاوە نەڕوە جارێک دوو جار دادگا بانگیەکە کە ناڕات بەدەنگ داواکارێکی دادگاوە و لەبەر ئەوەی لە یاسای ژمارە 35 معالەجەی ئەو حاڵەتە نەکراوە لە کاتێکە ئەگەر ڕۆژنامە نووس نەچووە پێشەوە بۆ دادگا چی بکە لەبەر ئەوە دادوەر ناچارە بێ بگەڕێتەوە بۆ یاسایەکی تر بۆ ئەوەی ڕۆژنامە نووسەکە ناچارکە بانگێشکا بۆ بەردەم دادگا لەبەرەوە بەڵام کاکشوان لە یاساکە باسی دەستگیرکردنیش نەکراوە تەنا باسی لە سزای مادی کرد یەکێک لە حاڵەتەکان ئەوە سزایە ئەوە سزایە ئەوە حەبس قەدەغە کراوە لە یاساکەیە ڕاگرتن تەوقیف باس نەکراوە تەوقیف ژایە حەبس ژایە حەبس حکمی نهاییە لەسەر قەزیەک ئەو حەبسە لە قانونەکەی ئێمەیە بە غەرامە معالەجە کراوە بەڵام بە هیچ شێوەیەک لە یاساکە باس تەوقیف نەکراوە ڕاگرتن نەکراوە لە حاڵەتێکە ڕۆژنامە نووسەکە پێشێلی یاساکە ئەکا و پێشێلی بانگێشەکەی دادگاکە دادوەر ناچار ئەبێ بڕات بەناباتە بەر یاسایەکی تر لەبەرەوە لە یاسای ژمارە 35 معالەجە نەکراوە یەکێک لە خەلەلەکان کاتی خۆی ئەمە کە قسەمان لەسەری کرد ئەبێ لە یاساکەیە دەرفەت ئەوە نەیەڵیتەوە دادوەر بڕاتەوە بۆ مادەیەکی قانونی تر لەبەرەوە یاساکە لە ئەنجامی جێبەجێکردنە بۆمان دەرکەوتووە کۆمەڵێک کەم و کورتی تایە ئەم کەم و کورتیانە ئەبێ کار بۆ معالەجەکردنی بکەین هەموار دەکرێتەوە ئەبێ کار بکەین بۆ هەموارکردنەوەی بەڵام بەمەرجێ چکە حساسیەتە من زۆر پێم هەستیارە ئەو یاسایە جارێکی تر ببینەوە بۆ پەرلەمان ئەبێ زۆر بە حساسیت تەعاملی لەگەڵا بکەین چکە ئەبێ هەر هەموارکردنێک نابێت لەسەر حسابی ئەو ئازادیانە بێت کە لە قانونەکەی هاتووە نابێت لەسەر حسابی ئازادیەکان بێت چکە لە یاساکەیە ئازادیەکی فراوان بەرجەستە کراوە هەر هەموارکردنێک جۆرێک لە مەترسی ئەخاتە سەرەوە ئەبێ زۆر بە هۆشداری و هەستیاریوە مامەڵە لەگەڵ ئەو هەموارکردنەوەی کاکشوان ئەگەر بێت و هەموار بکرێتەوە گەربێت و ئێوە بڕیارتاندا کە ئەم یاسایە پێویستە هەموار بکرێتەوە و بڵین تەرح و ڕاستباردەکانی خۆتان تاخستە ڕوو ئایا دەگەڕێنەوە بۆ سەررجەم ڕۆژنامە نووسان بە جیاوازی بیر و ڕاو بۆ چوون و ئایدیا و ئینتیمایانەوە بۆ ئەوەی پرس و ڕابەوانیش بکەن لە کاتی هەموارکردنەوەی یاساکەدا ئەو یاسایە کاتی خۆی پرۆژەی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بووە بۆ حکوومەتی هەرێم لەوێ بۆ پەرلەمانی کوردستان هەتاکو ئەو یاسایە چووتە بەردەم حکوومەت بەشداری سەررجەم ڕۆژنامە نووسانی کوردستانی تیا کراوە بە سەررجەم کەناڵەکان بەشداری کراوە زیاتر لە 3 ساڵ گفتوگۆ و وەرکشۆپی بۆ کراوە ئەو جادراوەتە پەرلەمانی کوردستان کە دراوە پەرلەمانی کوردستان لە پەرلەمان دەستکاری کرا تەسویت کرا بە دەستکاریەوە یەکەم کەس کە تەسویتەکەی ڕەتکردەوە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بوو خۆشبەختانە زۆربەی زۆری کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسان هاوڕابوون لەگەڵمانە بۆیە پێکەوە توانیمان نەقیبی پێشووی سندیکا سەردانی سەرۆکی هەرێمی کورد و داوای لێ کرد ئەو یاسای ئیمزانەکەەوە بگەڕێنێتە پەرلەمان و خۆشبەختانە بە هەوڵی هەموو لایەک سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان و ئەوانەی دەرەوەی سندیکای ڕۆژنامە نووسانش توانیمان ئەو یاسایە پوچەڵ بکەینەوە و جارێکی تر بە گوێرەی ئەو داواکاریانەی ڕۆژنامە نووسان دەنگی لەسەر بدرێ و بگەڕێتەوە ئیمزا بکرێت بێتە یاسا لەگەڵ ئەوەشدا لە ئەسنای تەعاملکردنمانە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بۆمان دەرکەوتووە ئەم یاسایە کەم و کوریتایە پێویستە کار بۆ معالەجەکردنی بکەین لەبەر ئەوەی دۆخێکی ناتەندروستش لە نێوان ئازادیەکان و ڕۆژنامە نووسان و لایەنەکانی دەسەڵاتە دروست بووە دەستبردن بۆی هەندێ جێی مەترسیە کە ئەبێ هەستیارانە تەعاملی لەگەڵا بکەین ناتوان ناوێرین بە ڕاستەوخۆ داوای هەموارکردنەوە بکەین ئەبێ زۆر بە وردی کار لەسەر هەموارکردنەوە بکەین ئەم هەموارکردنەش کە چووە بواری ئەوەی بدرێت بکرێتە پرۆژە و بڕاتە بەردەم یاسا ئەبێ بە هەموو شێوەیەک لەسەر حسابی ئەو ئازادیانە نەبێت کە لە یاساکە کاکشوان پرسیارەکەی من گەر بە شێوەیەکی تر بیکەم ئەوە بوو کە لە کاتی هەموارکردنەوەیە ئێوە ناگەڕێنەوە بۆ
ڕۆژنامە نووسەکانی تر گەر ئەهلیان ناوبنێ سەر بەخۆیان ناوبنێ یا هەر شتێکی تر یان ئۆپۆزیسیۆن هیچ پرۆژەیە بڵێ دەستکەوتی سندیکای ڕۆژنامە نووسانە هیچ پرۆژە یاسایەک سندیکای ڕۆژنامە نووسان نایخاتە بەردەم پەرلەمانیان حکوومەتی کوردستان ئەگەر نەخرێتە بەردەم سەردەم ڕۆژنامە نووسان و دەیان وەرکشۆپی بۆ نەکاو ڕای هەموو کەناڵەکان و هەموو ئەو بابەتانش لەسەری بڵاوەکرێتەوە سوودی لێوەرنەگرێ ئەو ژابی خاتە بەردەم. زۆر سپاس. بەڵێ کاکشوان گەر بڕوانینە ئەزمموی عێراقیەکان ئەزمموی دیموکراسی لە عێراقدا لە چاو هەرێمی کوردستاندا ئەزممونێکی تەمەەن کورتە، بەڵام دەبینین لە ماوەی ڕابردوودا کە یاسای ڕۆژنامەنووسی لە عێراق پەسەند کرا لە پارلەمان لە ڕووی بڕگەکانەوە پێشکەوتوترە لە ڕووی ئیمتیازات و ئیمتیازاتی زیاتری تایە بۆ ڕۆژنامەنووسان وەڵامەکەت پاش ئەم ناوبڕە وەرەگرم. بینەرانی ئازیز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان.